سێیەکی مانگی حەوت تێپەڕیوە و تاوەکو ئێستا موچەی مانگەکانی 5 و 6 کەرتی سەربازی لە هەرێمی کوردستان دابەش نەکراوە. هۆکاری سەرەکی نەناردنی موچەی ئەو کەرتەش لە عێراقەوە هەڵەوپەڵەی ناو لیستی موچەی ئەو هێزانن کە لە هەولێرەوە بۆ بەغدا ڕەوانە کراون. ساڵانێکە هەرێمی کوردستان تەنیا ژمارەی هێزەمنیەکانی داوەتە حکوومەتی فیدراڵی و لە گۆترە موچەی بە ناوی هێزەکانەوە وەرگرتووە. بەڵام دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ دابینکردنی موچە لە بەغدادەوە، حکوومەتی عێراق پەتەکەی توند کردەوە و داوای وردەکاری ناوی هێزەکان دەکات. سەرەتا هەرێم تەنیا کۆدی دەنارد و بە ناوی ئاسایشی نیشتیمانیەوە ناوەکانی ڕادەست نەدەکرد و زانیاریەکانی بە کرچ و کاڵی دەنارد. پەرلەمانتارەکانی عێراقیش جەختیان دەکردەوە دەسەڵاتدارانی هەرێم نایانەوێ فەزاحەتی ناو لیستەکان ئاشکرا ببێت. بە پێی سیستمی موچە لە دەوڵەتی عێراق هەر فەرمانبەرێک پێویستە پرۆفایلی کەسی هەبێت. سیستمی نوێی موچە بە فەردە و گۆترە پارە بۆ بەرپرس و هێزە حیزبیەکان نانێرێت کە لە ژێر ناوی پاسەوان و هێز و شتی دیکەدا بۆ خۆیانی هەڵبگرن. بەڵکو پێویستە ناو و زانیاری تەواوی فەرمانبەران بوونی هەبێ. دوجار لە ژێرفشاری سووربوونی بەغداد بۆ نەناردنی ناوەکان، حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ملی دا و ناو زانیاریەکانی نارد. بەڵام ئێستا لیستەکان کارەساتی گەورەیان تێدایە. ئێستا دیوانی چاودێری دارایی عێراق هاتووە لە ناو باڵەخانی وەزارەتی پێشمەرگە لە هەولێر وردبینی ناوەکان دەکات و دەیەوێت ڕەش و سپی لێکجیا بکاتەوە. لیوا توانا سدیق بەڕێوەبەری گشتی بودجە و پەرەپێدان لە وەزارەتی پێشمەرگە لەبارەی داواکاریەکانی حکوومەتی عێراق لە وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاندووە. عێراق داوای ناوی چواری، کۆد، بایۆمەتری و شوێنی دەوامکردنی ئەندامانی هێزە ئەمنیەکان دەکات. جگە لەوەش داوای ناوی سیانی دایکی هێزەکانی پێشمەرگە کراوە. هەرچەندە بەرپرسەکەی وەزارەتی پێشمەرگە باسی لەوە کردووە شاندی حکوومەتی فیدراڵی بەڵێنی داوە تا چارەسەرکردنی کێشە و تێبینیەکان لە لیستی ناوی هێزە ئەمنیەکان ناردنی موچە بەردەوام دەبێت. بەڵام تاکو ئێستا هیچ ئاسۆیەک بۆ ناردنی موچەی ئەو هێزانە دیار نییە. لای خۆیەوە سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پەیامی ڕاگەیاند لەگەڵ سەرۆکی دیوانی چاودێری دارایی عێراق لەبارەی موچەی هێزەمنیەکانەوە قسەی کردووە و ئەویش پێی ڕاگەیاندووە تێبینیان لەسەر لیستی موچە زۆرە و ڕەنگە 10 ڕۆژیان پێویست بێت تاوەکو وردبینی لە لیستەکاندا دەکەن. ئەوەی جێی سەرنجە هەر مانگێک هەرێم لیستێکی نوێ و جیاوازی موچە بۆ بەغدا دەنێرێ و مانگانە ملیاران دینار بۆ لیستی موچەکە زیاد دەبێت. ئەمەش هێندەی دیکە ناردنی موچە سەختتر دەکات و بەغدادیش لەسەر وردبینی شێلگیرتر دەکات. بە پێی زانیاریەکان دەسەڵاتدارانی هەرێم بە کاردواخستن و هێنان و بردننی لیستەکان دەیانەوێت گەندەڵیە گەورەکان بشارنەوە و کێشەی بندیوار و ناوە ناڕاستەکان پینە بکەن. لەو پێناوەشدا تەنیا لەم ساڵدا هەزاران کەس بۆ ئەوەی بۆشاییەکانیان پێ پڕ بکرێتەوە بە نهێنی لە کەرتی سەربازی دامەزرێنراون. هەرچی حکوومەتی فیدراڵیە دەیەوێت لە حیکایەتی مێشی موچەی هێزەمنیەکان ڕزگاری بێت و ئەو پارەی لە بەغداوە دەگاتە هەولێر بگاتە دەست موچەخۆری ڕاستەقینە لە هەرێمی کوردستان، نەک بە بەستەی بچێتە قاسەی بەرپرسانەوە و لە ژوورە تاریکەکاندا کەڵەکە بکرێت.